ساڵی 2023 ماوەسانی وانەبێژ دامەزێت مانگی چەند نازانێت تامان خۆیسە ماوەسای وانەبێژ خۆی بڕەپارێک لە حکومەت وەرەگرێت ئەم ساڵ حوتم ساڵەوە مامۆسای وانەبێژم هەتا ئێستا کێش ساڵ بۆ ساڵ وەزعمان بەدەو خراپتر چووە. باشە 350,000 لەم ظروف زمانەیە خۆ بڕوا بکە پارەی دوو دەسەجلی دەوامەکە نییە بە ڕێکوپێکی بڕێ پێ بکەیت. بەڕاستی گوزەرانی مامۆسای وانەبێژ لەم کاتەیە زۆر بە قورسی بە سەختیە تێپەڕ ئەبێت. بۆچی حکومەت ئەتوانێت 3,000 پاسەوانی سنوور دامەزرێنێ بۆ ناتوانێت مامۆستا دامەزرێنێ. لەکوێ ئەو پارێکی ئادێ ماوەسانی وانەبێژ من ئەم ساڵ حوتم ساڵەوە مامۆسای وانەبێژم هەتا ئێستا کێش ساڵ بۆ ساڵ وەزعمان بەدەو خراپتر چووە بە بەڵێنەکانی حکومەت هەموو هاوینە کۆمەڵی بەڵێنمانەیە یەکە کار گەشتە سەر دەوام مانگ بە مانگ کۆبوونەوەی زیاتر دەکەن. لەم کۆبوونەوەیە هەر کەسە و تاوانی دانەمەزاندنمان و بوون بە هەمیشەیمان نەکاتە سەر لایانی بەرامبەر ئەنجومەنی ڕاژەڵێ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەنجومەنی پەروەردە یاخود وەزارەتی دارایی هەتا ئێستا وەڵامێکیان نەداوە بە ئێمە. وەڵی حاڵ و گوزەران چییە؟ منێکێکی وەکو خۆم یعنی کە مامۆسایەکی وانەبێژم شەهادەی دیپلۆمم هەیە مانگی 350,000 وەرەگرم. باشە 350,000 لەم ظروف زمانەیە خۆ بڕوا بکە پارەی دوو دەسەجلی دەوامەکە نییە بە ڕێکوپێکی بڕێ پێ بکەیت. ئیجا خوا یعنی تۆ بتەوێ کرێی پێبەی مناڵی پێ بەخێوکەی بتەوێ ماڵی پێ بەڕێکەی کرێکی بیت دڵنیام هەمومان کرێچین لێسە هەر هەمومان کرێچین ئەم مامۆسا وانەبێژانە. لە مانگێک لە ماوەکانە ماوەسانی وانەبێژ دامەزێت بەڵام ئەو مانگەکەیە نازانێت. هی لە حتا بڵێ خراپی یعنی هیچ باشێکی تیانە لەلایەکەوە تۆ مافت نییە لەلایەکەوە ئەرکت زۆرە لەلایەکەوە کۆمەڵێک مەسوولیاتی ترکەوتوتە سەرشانە لەلایەکەوە خۆتەزانی لە بارودۆخێکی قورسین لە وڵاتێکان ژیانتیایە قورسە. بەڕاستی گوزەرانی مامۆسای وانەبێژ لەم کاتەیە زۆر بە قورسی بە سەختیە تێپەڕ ئەبێت و بۆیە داواکاریمان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە کاک پاڤێڵ لە کاک قوبات داواکارین کە بەڕاستی بەدەم چینی و مامۆستای وانەبێژەوە بێن. مامۆسای وانەبێژ مامۆسای گەنج و خەمخۆری ئەم وڵاتەیە. تۆ مامۆساکانی تربینی هاوڕەکانی خۆ دەبینی معاش وەرگن لە کاتی خۆ تۆ 3 مانگجاری وەریەگری 3 مانگجارەکە یعنی بەڕاستی نە پاشەکەوتی قەرزارشە بین لەسەری پارەکە وەریەگن تێگەی هیچ حسابێک بۆ ناکرێ ینی تۆ سەری مامۆساکەیەکەی میلاکە تۆ خۆ بەکەم ترەزانی لەو ئەو ڕسمیە تۆ ڕسمی نیت. بۆچی حکومەت ئەتوانێت 3,000 پاسەوانی سنوور دامەزرێنێ بۆ ناتوانێت مامۆستا دامەزرێنێ یعنی لەوار ڕاستیەک هەیە ینی پارە هەیە درۆیە پارە بۆ ئەوان هەیە خەڵکێکی زۆر دامەزرێن پێویستمان بە پاسەوانی سنوور نیە پاسەوانی سنوور تۆی بینی سنوورەکان تورکیای ئێرانە بردومانیەکەن هیچ شتێکیان بۆ پێ نەکراوە.